من توانیم تانیوە ڕێگەکە بێم لەبەر کارەساتی سروشتی ئەم دواییانە نیوەی پڕ بۆتەوە. نزیکی 100 ساڵ لەمەوبەر نە ئەم شوێنە هەبوو نە ئەم کارێزە. ئاوەدانی لێرە بوونی نەبوو. کەسێک بە ناوی حەمەلاوبەگ لە گوندی بەڵخەی هەورامانەوە ڕووە کاتە ئەم شوێنە و بڕیارەیە ئاوەدانی کاتەوە. جا ژیان بۆ ژیانەوە پێویستی بە ئاو هەیە. بڕیارەیە بە پاچێکی بچووک دەستکا بە هەڵکۆڵینی ئەم شاخە و بۆ ئەوی بیکا بە کارێزێک و ئاوی دەبێتە دەرەوە. هەمیشە وتومانە هەورامیەکان زیرەک و لێهاتوون و لە بڕیارە سەختەکان ناترسن. ئەم کارەی کە حەمەلاوبەگ دەستیایە نزیکی 3 ساڵی خایان. توانیم تانیوە ڕێگەکە بێم لەبەر کارەساتی سروشتی ئەم دواییانە نیوەی پڕ بۆتەوە. ئەمەی کە ئەیبینن بە کەرەستەی سەرەتایی بە پاچی بچووک کراوە. ئافرین هەورامی کارێکی کردووە کە نەوەکانی دوای خۆی هەمووی سوود وەرگن و هەتا ئێسش ئەم کارێزە بۆ ئاوەدانکردنەوەی باخەکانیان بەکاربێنن با پیرەی تۆچی بۆ بەجێهێشتووی.